دوای ئەوەی لە ئاڵلقەی ڕابردووە باسمان لە ضرورەتی وەرگرتنی زانستی شەرعی کرد و هەندێک لە هیممەتی بەرزی زانایان ئەمڕۆژ بە پشتیوانی خوای پەروەردگار بیرخستنەوەیەک دەربارەی ئەو ئیرادە و ویستەی کە پێویستە لە وەرگرتنی زانستی شەرعی و لە هەڵگرتنی ئەم بانگەوازە خواییەدا. ویستی پێویستی مسلمان بریتیە لە ئەو هیممەتە بەرزەی کە ئیمامی ابن القیم ڕەحمەتی خوای لێ بە دەربارەیە فەرمێ: علو الهمة ألا تقف دون الله وألا تتعوض عنه بشيء سواه ولا ترضى بغيره بدلا منه ولا تبيع حظها من الله وقربه والأنس به والفرح والسرور والابتهاج به بشيء من الحظوظ الخسيسة الفانية. إرادي بهيز همتي برز أويا كنفس والرابيني لسروي لبرخاتري خواي پروردگار همو إيشيك أنجام بدا، همو وقتك روي لخواي قوربي وبهيد شتيكي تر رازي نبي بويك منافسي أو نيتي بكا أو پشكيك للاي خواي پروردگار وكو پاداش دان راو بوي نەیگۆڕێتەوە بە شتێکی دنیایی، ئەو نزیک بوونەوە لە خوای پەروەردگار و هاودەنگیە لەگەڵ ئەوە، ئەو خۆشحاڵی و دڵخۆشی و بەختەوەری و کامەرانەی کە لای ئەو دەسەکەوێ نەیگۆڕێتەوە بە پشکێکی هیچ و پوچی دنیایی کە عاقبەتەکەی فەوتانە. فإن الهمة كلما علت بعدت عن وصول الآفات إليها. همتي برز حتى بەرزتر بێتەوە دوورترەکەوێتەوە لەو گەندەڵی و لەو نەخۆشی و لەو خاڵە لاوازانەی کە ئەیگاتێ. وكلما نزلت قصدتها الآفات. ئیرادە و ویست و هیممەتی ئینسانی شەرتاوەکو وای لێ بێ بەرەو خوار، ئەو گەندەڵی و کێشە و خاڵە لاوازانە زیاتر دەرەقەتی دێن و زیاتر هێرشی بۆ دێن. بەرزبوونەوەی ئیرادەی ئینسان بەم خواناسی و خواپەرستیە ئەبێ بگاتە ڕادەیەکی وە کە ئەو خاڵە لاوازیانەی هێرش دێنن وەکو حەز و ئارەزوەکانی ئینسان، یا هێزی ڕاکێشانی دنیاویستی، یا سەرقاڵی دنیا و جەنجاڵی معاملەی بازار و خۆشویستنی دنیا و خاوەنێتی، ئەمانە هەمویان کە وای لێ ئەکەن باڵی قورسکن و زیاتر باوەش بە دنیایە بکە. عمر كوري خطاب رضاي خواه لبت أي فرمو: لا تصغرن همتك فإني لم أرى أقعد بالرجل من سقوط همته. همتي خوتت بلاوة بتشوك نبي، إرادة ويستي خوتت لا لاواز نبي، هيج تيكم نبيني ولا بياو بكا إرادة ضعيف ببي نشستي بينه وك أويك همتي نمينه. أجر وري نزم بوا وري بردا حتما ئەو کاتە بۆ خۆی ئەوەندە لاوازە بێ دەرەقەتی هیچ شتێک نایە کە توانایەکی کەمیشیەوێ. دیسان ئیمامی ابن القیم ڕەحمەتی خوای لێ بێ لە مەدارج السالکینە ئەفەرمێ: لا بد للسالك من همة تسيره وترقيه وعلم يبصره ويهديه. ئیمامی ابن القیم ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئەو کەسەی کە ڕێبازی ئەم خواویستیەی گرتووە پێویستی بە ویستێکی ئیرادە و بەهێز هەیە کە پاڵی پێوەنێ لەسەر ئەو ڕێبازە و ڕایگرێ و وردە وردە بەرزی کاتە و گەشە و نەشونماکەی پێ بکە و پێویستیشی بە زانستیەک هەیە بۆی بەرچاوی ڕوون کاتەوە و ڕێنمایی بکە. ویست و ئیرادەی بەرزە بێ بە دوو بەشەوە: بە پێی برزي ونزمي هي ويستي وإرادي بهذا هي إرادي ضعيفة. ببي أو آماديك لسروشتي إنساني شايا دي ساندو بشا هي ويستو إراديكي توانايكي وريكي بهذي سروشتي تدا خلقاوة خوي لدايقبوني قوربوني لنا وخانا واديكا كخاوني هزو إرادو ویستێکی بەهێزن ئەمی شیوا لێ کردووە لە ویست بەهێزانە دەرچێ. ویستێکی تریان ئەفەرمێ مکتەسەبە، یعنی ئەشێ پەیدایکەی
هەروەکو کە هەر جۆرە شتێکی تر بەهێزەکرێ وەکو زیرەکی، وەکو بیرتیژی، وەکو ڕەوشت بەرزی.